بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتتان باش. هەروەها زانن لە سەروبەندی یەکی ئەیار ڕۆژی جیهانی کرێکاری. یەکی مێ ڕۆژی جیهانی کرێکار ڕۆژێکی یەکجار گرنگە بۆ کرێکارانی هەموو جیهان. لەم ڕۆژەدا کرێکارانی هەموو جیهان بەبێ جیاوازی ڕەنگ و ڕەگەز دێنە سەر شەقامەکان و خوازیاری بەدەستهێنانی مافەکانی خۆیان و ئەم ڕۆژە ڕێز لێ دەگرن. هەر بۆیە لە بەرنامەی ئەمڕۆ میوانداری سێ هاوڕێمان کردووە کە لە سەبارەت بە یەکی مەی لەگەڵیانە قسە بکەین. تا کۆتایی ئەم بەرنامە لەگەڵمانە هاوڕێ. بەڵێ هاوڕێانی خۆشەویست، لە بەرنامەی ئەمڕۆدا میوانداری سێ هاوڕێمان کردووە کە سەبارەت بە یەکی مەی لەگەڵیانە وتووێژکرد. هاوڕێ سەلامی قادری ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە، هاوڕێ کاوەی ئەلیاسی ئەندامی کۆمیتەی خارجی حزبی کۆمونیستی ئێران و هەروەها هاوڕێ کانی کەرەمپور ئەندام و کادری حزبی کۆمونیستی ئێران. سەرەتا دێمە لای جەنابت هاوڕێ سەلام، ڕێز و سڵام هەیە بۆ جەنابت. پێم خۆشە لە سەبارەت بەم بابەتە بۆمان قسە بکەیت کە ئەدەبیات و هونەری کرێکاری چه تەئسیرێکی لەسەر بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بەگشتی و هەروەها بزوتنەوەی کرێکاری لە هەموو جیهاندا بە تایبەتی هەیە. منی سڵاومێ لە خزمەت و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەدا و ئیجازە دەخوازم لە پێش لە جوابی پرسیارەکە پیرۆزبایی ئەم ڕۆژە بڵێم بە هەموو کرێکاران لە کوردستان و ئێران و لە هەر شوێنێکی دنیا کرێکارێک دەنگمان دەبیسێت و لە زمانی کوردی تێدەکا و دەنگمان دەبیسێت پیرۆزبایی لێ دەکەم. ئەدەبی کرێکاری و ئەدەبیات کە دێنە سەر لەوەی کە کاریگەری هونەر و ئەدەبیات چییە، دەبێت سەرەتاین مەبەست لە خودی هونەر و ئەدەبیات چییە. هونەر و ئەدەبیات واکە پێناسە دەکرێت کردەیەکی داهێنەرانەی مرۆڤە و وەکو خۆشمان هەموو ئینسانێک دەزانێت ئینسانەکان داهێنانیان ئەسیری پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە، کەوا بێتە تێگەیشتن و تعریفی جۆرا و جۆریش بۆ ئەدەبیات هەیە و ئەو داهێنانە ناتوانێت بە قەولی فۆرمالیستەکان و کەسانێکە ئەدەبی ناب تەبلیغ دەکەن و قسەی لێ دەکەن و تعریفیانە لە ئەدەبیات، ناتوانێت ئەدەبیات نابووە ڕەهابێ لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە کێشە کۆمەڵایەتیەکان لە چین و ڕوانگەی چین و توێژە کۆمەڵایەتیەکان و تەبیعەتەن ئەم کردە داهێنەرانەی مرۆڤ ئاوێتەیشە لەگەڵ مەسائلێک کە ئەو مرۆڤە هەیەی و هەرم ئاوێتە بوونەی مرۆڤەکان بە مەسائلێکی تر و ئاوێتەبوونی کردەی داهێنەرانەیان کە بە ئیسلاح ئەو توێژەی کە نووسەرن هونەرمەندن لە ناو چینی کرێکار و لە ناو چینە کۆمەڵایەتیەکانی تر لە ناو بەگشتی کۆمەلگا، ئەمانە کردەی داهێنەرانەیان ئاوێتەیە بە ئەو بارودۆخە کۆمەڵایەتی کە تێیداهان. مادامی ئاوێتەیە بەو بارودۆخە کۆمەڵایەتیە کەوابێتە بارودۆخی کۆمەڵایەتی بە دەرەجەیەک لە محتەوا لە ڕوانگە و لە حتا فۆرمی ئەسەری هونەریدا ڕەنگ دەداتەوە. وەختێ لەوەدا ڕەنگ دەداتەوە تەبیعەتەن هونەر و ئەدەبیاتیش ڕەهانیە لە بارودۆخی کۆمەڵایەتی و خودی بارودۆخی کۆمەڵایەتی متەئەسرە لە شۆڕشەکان و بزوتنەوەکان کە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان، ینی چینی سەردەست چینی سەردەست نایەوێت و ڕێگە نادات بە ئەنواعی شێوەی نەرم و بە ئیسلاح بە شێوەی خەشەنیش ڕێگە دەگرێت لە گەشەی فەرهەنگ و هونەر و ئەدەبێک کە لەگەڵ ئەو چینە سەردەستە تەزادی هەیە و کاریگەریەکی دووسویەی هەیە لەگەڵ یەکترین، ینی هەر لە هەر شوێنێکی دنیا تۆ دەبینی لە ئاستی دنیادا لە تاریخی دنیادا لە تاریخی میلەتانە لە هەر شوێنێکی دنیا بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی، بزوتنەوەیەکی کرێکاری، بزوتنەوەیەکی شۆڕشگێڕانە یا شۆڕشێکی کۆمەڵایەتی لە ئارادا بووە. هونەر و ئەدەبیاتیش هونەر و ئەدەبیاتی بە ئیسلاح کرێکاریش و هونەر و ئەدەبیات بەگشتی منفەزهایەکی بۆ کراوەتەوە فرسەت و مەجالی گەشە و خۆ دەربڕین و دەربڕینی بووە. بۆیە دەبینین کە تۆ ئەگەر بە نمونە بهێنی
بردەکرێت لەگەڵ ئینقلابی جێک لە هونەر و داهێنەرانە بکرد نابووە لە لەحازی محتەوایی و ئینسانی لە وڵاتی رووسیای ئەو کات کە ئینقلابی ئۆکتۆبری تیاکرا لە شەوڕەوی ئەو کاتە کاتێکە بزوتنەوەی کرێکاری لە ئوروپا بەهێزە ئەبینی مەوجێک لە هونەر و ئەدەبیاتی کرێکاری مەجال پیا دەکاوە سەر هەڵدەدا لە ئوروپا هەروەها کە دەگوازێتەوە بۆ ئەمریکای لاتین یان یەگە ناوەکان بۆ نمونە لە ئەمریکای لاتین ئاگۆستۆباڵ کە هونەری تاعەتی کرێکاری لە دنیادا بە ئیسلاح ناساند و شێوازگەلێکی لەو تاعەتە ناسان گۆلبەر ڕاشا کە فیلمسازێکی زۆر دیار بوو لە بەرزیل و گابریل گاسیان زۆر ناویتر لە هەر شوێنێکی دنیا بارودۆخێکی شۆڕشگێڕانە بزوتنەوەیەکی شۆڕشگێڕانە بووە سەردەمی خۆی کە لە ئوروپا سەردەمی گەشەی بزوتنەوەی کرێکاری لە ئوروپا گرتۆر بەرشت و یەک دنیا نووسەری ئوروپایی نووسەران و نەرمەندان لە ئیتالیا لە ئاڵمان لە فەڕەنسا و لە زۆر وڵاتی لەو بابەتانە لە هەر شوێنێکی دنیا ئەزم لە کوردستانی خۆشمان هەر کاتێ بارودۆخێکی کۆمەڵایەتی پێشڕەو دێتە بەرەوە منفەز و مەجالێکیش بۆ هونەر و ئەدەبیات دەکرێتەوە و هونەر و ئەدەبیات هەتا لە لەحازی داهێنا بۆیە هەمیشە ناکۆکی هەمیشە مناقشەیەک هەیە لە بینی هونەرمەندانی بە ئیسلاح چەپ و هونەرمەندانی کە باوەڕیان بە هونەری بەڵێندەر هەیە و بە هونەرمەندانی تر کە باوەڕیان بە هونەری نابیا هونەر بۆ هونەر هەیە هەمیشە مناقشەیەک هەیە کە ئەوان هونەرێکی لە لەحازی فۆرمۆ بکرتر منزوریانە بەڵام حتا لە لەحازی فۆرمۆ وەختێ بەرتۆر بەرشت لە ئوروپا لەو مەوجە کرێکاریی بزوتنەوە کرێکاریەکانی ئوروپا ئەمساڵی بەرتۆ بەرشت سەر هەڵدێنن ئەسڵەن فۆرمی تازەدا دەهێنن تا ئەمڕۆ هونەرمەندانی دنیا لەو فۆرمە فێر دەبن و داهێنانی پێزیاد دەکەن لە ئەنقلابی ئۆکتۆبرا سەبکی مۆنتاژی سینەمایی دادێنێت ئەسڵەن شۆڕشێک دەکرێت لە شێوازی فیلمسازیە هەتا لە لەحازی داهێنانەوە لەبەرەوە تەبیعەتەن بارودۆخی کۆمەڵایەتی و هونەری کۆمەڵایەتی کاریگەریەکی دووسویان لەسەر یەکترین هەیە و هەر کاتیان ئەوی پێدەدا و من بۆ خۆم وەکو بۆ چوونیشم لەو هونەر بۆ هونەر خەڵکە دەسرە و قەناعەتە هەرچی کۆمەڵگاکان بەرەو ڕەفاه و بەرابەری بدەن ئینسانەکان مەجالی ئەوان هەیە قورساییەکی زیاتر خەنە سەر جوانکاری لە هونەرە هەتا محتەوا وەختێکە ئینسان لە لەحازی محتەواییۆ بە دەستکەوتگەلێک گەیشت بەڵام وەختی ئێمە ڕەنجمانەیە بە ناگوزیر ئەو ڕەنجە ڕەنگ دەداتەوە لە هونەر و ئەدەبیاتە و ڕەنگدانەوەیشی هیچ کەم ناکا لە داهێنەرانی فۆرم و لە شێواز و ڕواڵەتی هونەر و ئەدەبیات زۆر سپاس هاوڕە سەلامی خۆشەویست دێمە لای جەنابەت هاوڕێکاوە پرسیارێکی منەوەیە لە جەنابەت کە بزوتنەوەی کرێکاری و بەگشتی و هەروەها بەڕێوەبردننی یەکی مەی بە تایبەتی لە وڵاتانی ئوروپایی و وڵاتانی جەهان چۆن هەڵەسەنگێنن و هەڵسەنگاندنی ئەوان لەگەڵ بەڕێوەبردننی هەرە و ڕێوڕەسمانە لە ئێرانە چۆنە بینن سەرەتا سڵاو و ڕێزمەیەبەوەیەوە هاوڕێزانەوە هەروەها هاوڕێیان کانی و سەلامیچ و هەمچنین بینەران و بیسەرانی عەزیزیان بەرنامەیە ئیجازە چۆ لێ وەرەگرم کە بەسەر بەیسڵان نزیەکی ڕۆژی یەکی ئەیار ڕۆژی جەهانی کرێکارین لەم تەریقە و پێویستبایی خۆمان ڕاستەی هەموو ئینسانایەکی کرێکار و زەحمەتکێش بکەم و هەروەها ئەو ئینسانانەی کە لەو ڕێگایە مبارزەکەن نسبەت بە سوالەکەتان هاوڕێزانە پێویستە باسی یەک دوو شت بکەم لە بەراویشەوەسە ئەگەر تقریبەن بۆ هەر کەسێک نە ئێمەمانان و خەڵکی ترکە ئەخباری کرێکاری و نازانم لەو ڕێگا مبارێزە کات و یا کەتێ خۆی کرێکار و فعالێکی کرێکاریە و پێخۆشەکە بزانێ ئامار و ئەرقامەکان چێژن لە موردی مبارێزاتی کرێکاری و چەند و چوونەکانی بەڵکو بۆ هەر ئینسانێکە فعل و انفعالاتی دنیای ئیمڕۆی لە هەر چوارچێوەیەکە بۆ مهم بێ و تقریبا لە ڕۆژێکە چەند ساعت چەند دقیقەیەک دانێ بۆ ئیخبار گوێچکەدان
فقط بە ئیخباریش اکتفاکانە بە ئامار و ئەرقامایەکی تحقیقاتی ئەوەی بۆ دەرەکەفەیە کە لەم ساڵانەی ئەخیرا ئەم جملە ئەمساڵ باوجودی ئەوەیە کۆرۆنا تازە پرسەر نیاگە و وەزیەت بەرەو ئارامیە چێ لەم یەک ساڵی ئەخیرا ئامار و ئەرقامی مبارزاتی کرێکاری و احترازاتی کرێکاری چووەتە سەر و زیادی کردووە فرە بەرشاویچ نەک بێژین بە دەراسەدێکی کەم ئەوەی هەڵەگەڕێتەوە بۆ سریە مەسائل کە دوو نکتەی مهمیاتە نکتەیەکی ئەوەسە لە عەسڵا فشاری اقتصادیە بێکاریە گرانی و ئەوانەیە بەڵام ئەوەی کە ئەوەی بە وجود تاوەڕێ خۆ گرانی و فشاری اقتصادی و بێکاری ئەمە بەخۆی بە وجود نایە دیارە دووشتی ئێستا بە خااتری وەزیەتی سەختی زیندگیە بە خااتری مشکلاتێکی تری خاصی بینی قدرەتایەکی جەهانیە زندگی و فشاری زندگی سەختتر بووە لەسەر خەڵک ئەمەیە بە خودی خۆی باعثەوە نەبووە کە ئەم سەفا ئەم احترازاتە فرەتر بێ بەڵکو دوو نکتەی ئەساسیە لێرە ئەویژەوەیە ئەم گرانی و ئەم فشاری اقتصادیە و بێکاریە بوەسە باعثی ئەوەی کە خەڵکانێک بوون کە لە دەورانی پێشووە لە ساڵانی پێشووە کە احتماڵیە بە شێوەیە لە شێوەکان لە ژێری خەتی فەقرانە بێتن یا حداقل بە خۆرونەمیر شتێکیان ببێت بۆ ئەوەی کە زیندگیان بچەرخێ یا کەتی احتماڵیە ساختمانێکیان بووێ زەوینێکیان بووێ شتێکیان بووێت کە تانی بیتیان بەدەستیانەوە بێوانە کە بۆیان مهم نەوگە لە چوارچێوەی لە بەسڵا ژێری خەتی فەقر یا ئەو فشارات اقتصادیان لەسەریان نەبووە بۆیە لەوەی استفادەیان کرێ بەڵام ئیسا ئەوە تەهی کێشە ئەجڵە وڵە وڵاتانی جەهان سێوەمیە یا لە ئێرانێکە کە ئێسلاح شوێنێکە کەمە لە مۆردی ئۆخرەتە قساکەین و مبارزانی ئەو شوێنەی وانە خۆب ئەمانە وەختی ئەوەیان لە دەستاگە یاکەتێ ئەوە تەهی کێشاگە ئەو مقدارێش کە بوو گیانە سزەویان بووە فرۆشتیان ئەس دوکانیان بووە یاکەتێ ماڵیان بۆ یا هەرچی یاگەر پوڵێکیشیان پاشەکۆت بووە ئەوە تەهی کێشاگە پس پەیوەست بووگن بە قشرێکەوە بە تەبقەیەکەوە کە بە ناوی تەبقەی کرێکار زەحمەتکێژە ناسرێ و تبقی بە ئیسلا ڕابردوویچ و تاریخیچ ئەم قشرە ئەم تەبقە سابتی کردووە کە ئەتوانێ پاڵپشتی هەموو زڵم لێکراوان و بە ئیسلا کەسانایە بێ کە لە ژێر فشارایە یاکەتێ ئەم کەسانایە کە بخصوص لە زێر فشاری اقتصادی بێکاریوانەیە و چون کەتێ ئەگەر تواشەکەی لە ناوە بە مەحزیەوە کرێکارێک خانوادێکی کرێکاری فشاری بۆ تێ بە خااتری زیندانە بە خااتری هەر مەسەلێک هەیە کرێکارانی ترجەمەونە ئەو مەبلەغە ناچیزێت ئەو شتە ناچیزێت کە خۆیانەیە لە بینی خۆیانە تەقسیمی یەکەن بۆ ئەوەی کە هاوسەر نوێشتەکانیان کە ئیسە لە زیندان لیا لە شوێنێکی تر خانەوەدەکان بۆ شێوە لە ژێر فشارێکی تایبەتان نەبێت خوب ئەمە ئەم شێوە بەرخوردە دەنگی داسەوە بۆسە فەرهەنگێ لێ سری ئینسانەوە کە بێژین لەو بەرای سە خوردە برژۆی ناو بنین ئەمام ناوەندی ناو بنین بە شێوەیەک لە بەیسا لە ژێر خەتی فەقرانە بۆ یا بە خوڕونەمیر شتێکی بۆ یاکەتێ دوکانێکی بۆ فلانێکی بۆ فیسانێکی بووە ئەزانێ پاڵپشتی ئەتوانێ ئەمە بێ پس وەختی خۆی ڕۆژ بە ڕوازەتی خرۆترەوێ بنا بە فعل و انفعالاتی سەرمایەداری و ئەوە نییە وترێ هەمیشە سەرمایەدارە گۆرەکان بوشکەکانە خۆن و وردە سەرمایەکانیان فرەتر و فرەترەکەنەوە سەرمایەداری شکۆڵە شتێتە نێڕزی بە ئیسلا کرێکارەوە و زەحمەت و تەبەقەی خواری جامعەوە پس ئەمانە تبقی تاریخ ئەمەیان لە یەکداسۆ ئەبینن کە ئەمانەن کە توانن پاڵپشتیان بن بەشێک ناکرێ بێژین هەموو ئەم قشرە یا ئەم هینە ئەم سریە ئەم تەبەقە ناوی بنین ئەم سریە ناوی بنین ئەم بە ئیسلا چینی مام ناوەندیە ناوی بنینەوانە بەڵام سریەکی گەیگەسەوە حەدەکە پەی بەوە بگە کە بە خەریک بەم سەفۆ پەیوەست بووە و وەختێک کە احترازیە کرێ وەختێک کە ڕاپێماییە کرێ خۆی تەنەوە ئانە لە ماڵ بە گۆشەی ماڵدانیان نیشە پێوابی مشکلیەوە نیە و تێتەنەوە سەفەوە ئەمە دلیلی کە ئەم
ئیسلام سەفە خەڵکی فرەتری پێوەست بە دەرێکی تریشی ئەوەسە خەڵکانی تریش کە هەر لە ژێری خەتی فەقرا بووگەن بەڵام پێیان وا بووە بە ئیسلا فعالینی کرێکاری هەیە کەسانایکە هەیە ئەشێ سوراغی کارەکە گرێ احترازەکە نازانم شکنجەیە زیندان هەرچێگە ئەیکێشێ بۆ ئەوەی کە ئەمان بە شێوەیە لە شێوەکان یانداسە و کارێکی تایبەتیان نەکردگە لە واقعیانی هەن ئەو لەو قەشێکا بووگن بەڵام ئیستا بنا بە ئەوەی کە ئەتر زیندگی فشاری فرەتر بووە دەریان و ڕۆژ بە ڕۆژیش فرەترەوێ و لە دەسەڵات و سەرمایه‌داری لە هیچی درێغ ناکە حتا نانی وشکیەکان خەریکە لێ زەفتەکە ئارد بۆ شێوە گران بووە کە نانێکی وشک ناتوانن تەهیەکەن بۆ بوونەوەترەویش ینی هاتکەسە نەوڕۆزی ڕێزی ئەو خەباتەوە پێوەست بووە بۆ هەوە یاکەتێ بۆ ڕێ پێوان و احترازوانە و بەشێکی تریشی ترسێکە کە وەریگە شکیاگە لەوەی کە ئەم مەوجە ئەم احترازاتە ئەم خەڵکە لەم تشرا لەم تەبقا ئەو نەفرە بووەسە و ڕۆژمەڕێ احترازاتێک نەیەک بوو نەکدوان و بەدەها احتراز و جامعە کرێ ئەتر ئەویش ترسی شکیاگە و هاتکەسەمەیە بۆ ئەوەی کە بە ئیسلام داخوازیەکانی مەترحکە لە گۆشەی ماڵدانەنیشی و ئەمیش بەشێک لەو دەریا بەرینە بێ قەترێک لەو دەریا بەرینە بێ جاگەرەکم بێ ئەمانە وەکو فاکت بێرمەوە بۆ ئەوەی کە ئەمانە ئەم شتانە بە ئێمەژێ کە احترازاتی کرێکاری سەر ڕێوە کۆرۆنا بووگە مشکلات بووگە و سیستمەکان دەوڵەتەکان بەهانەی کۆرۆنۆگەرەکیان بۆ خەڵک بوونەوە گۆشەی ماڵ بەڵام نەیانتوانی و ئەماروەکانی کرێکاری شوەسە سەر مەسەڵەن تۆ باشاکە جری قەزەدەکانی فەرەنسا لە 12 فێبرویە بوو بازم احترازیان کرد کامیوندارەکانی فەرەنسا لە بلواری شانزەلیزەی بە ئیسلام احترازیان کرد 100 نەفەریان لێ گیرە نازانم کرێکاران و کارمەندانی ئامازۆن کە شرکەتێکی غولاسەی ئەمریکاییە بە احترازاتی درازمدەتی خۆیان تقریبا لە ئەوایلی ئاپریلا موفق بوون بەوە کە اتحادیە خۆیان پێک بێرن لە ئێرانە ئەو زۆترتر ئێران کە هیچیان محدودیتای کۆرۆنایی نە هیچیان بۆ مهم نەبووە کرێکارانی نەفتە بینین مەسەڵەن پارەکە 3 مانگ کرێکارانی شرکەتی نەفت پشتەر یەک احتراز و ڕاپێماییان کرد تا بەوە کە بەشی لە خاستەکانیان گەین ماوای لەمە بەربازم لە 4 و 5 ئوردیبەشتا بوو کرێکارانی نەفت بازم هاتنەوەمیان و دەستیان بە احتراز کردەوە نازانم کۆڵی خەبەری کرێکاری بەپێی ئامار مەسەڵەن هەیەڵێ تقریبا 4000 احترازی کرێکاری بووە لە ساڵی ڕابردووە لە ئێرانە ینی احترازی چکۆڵە گۆڕە 4000 کەم نییە لە جامعی وەکو ئێرانە بە وەزیەتی کۆرۆنایی داگەرەکمە بێژم ئەوە وەزیەتی کرێک بە ئیسوا ئامار و ئەرخامێکە ئەتوانێت یاکەتە ئەتوانین بێژین ڕۆشتی کردووە و خەڵک لە ساحە بووگەن ئامار بە ئیسلا مبارزاتی کرێکاری نەچووەسە و گۆشەی ماڵ و پەرێکی پێدریاگەن ئەگەر وەختم بێ لەسەر یەک دوو نکتەی لەسەر ئەوەی کە لە ئەوروپا و لە خاوەرمیانە لا وڵاتانی جەهان سومی احترازاتی کرێکاری چۆنا کامڵەن دوو وازە هەو ڕێزاناویش بەهۆی ئەوە بە حکمی ئەوە کە لە وڵاتانی جەهان سومی و خاوەرمیانە بە دەلایلی خفەقانی کە هەیە کرێکار دارەی مەجمع عمومی خۆی اتحادیە سندیکە ئەمانە نییە ئەمە شتایەکە لە حکوومەتەوە لە سیستم و دەسەڵاتەوە بڤەیە ئەو شتانێک کە ئەگەر هەیە خودساختەی ڕژیم و سیستمە کە بۆ شێوە کە خۆی گەرەکە کۆنتترۆلیەکە پس شێوە و فەرهەنگی مبارزە لە خاوەرمیانە و جەهان سێومی لەم وڵاتانە ئەس جملە وڵاتی ئێران بۆ شێوەیە کرێکار خۆی تێتە خیابان قسەکە پێکەوە بە ئێستا احتراز ڕێخە خەڵکانێکن کە ئۆتۆریتیانەیە ئۆتۆریتیان بەدەستێنەوە خۆش ناون احتباریان کەسب کردگە لەنەوە خەڵکی کرێکار و زەحمەت کێشا بەهۆی ئەو احتمادە و خەڵکە پێیان تەکیەکات و بە خۆڵیانەکات و فراخانشتێگە دریە شنە پای و بۆ شێوە کە لازمە وتم لە ساڵی ڕابردووە تقریبا حدودەکەی 4000 احترازی کرێکاری گەورە بچوک بوو بەڵام لە ئەوروپا لە وڵاتانی اقتصادی پێشکەوتووە یا سەنعەتی پێشکەوتووە و کرێکاران لە تاریخی سندیکا و اتحادی ئەمانەوەیکەن هەرچەنەمێج
خاصیەتایەکی بەڵام دارەی کەم و کوڕایەکی یەکجار زۆریشە بە دلیلی بدەوبستانی کە نمایندەی کرێکارانە لەگەڵ ساحبکار و بە ئێسلا سیستمەکانە ئەیکەن حد ئەقلهایەک ڕازیەوەن کە بۆ شێوەیەکی لازمە نەیتانیگە ئەو شتەی کە کرێکارێ شیاویە بۆی بەدەست بێرن یعنی سایان کردە و بدەوبستان کە نەغڵبی وەختەکانیش داشکانیان کردگە لەو داخوازیانە کە کرێکا لەنەوە مەجموع عمومی خۆیان لەنەوە جەلساتی خۆیان لەگەڵ نمایندەکان یا باسی کردەوە نمایندە وەختێ بردگیە بۆ صاحبکار و لەگەڵی مەترحکردن لەوێ چانەوچوونە لێ درراوە بە ئێسلا کەمتر بووە سەوتاکەتەوە کە لەسەری بچنوانە ئەوە فەرهەنگێکی تری هەیە ئەڵبەت دەمەمە بەزەوە نیە اتحادیە خراپە سندیکا خراپە مەجموع عمومی خراپەوە دیارە بنا بە فەرهەنگێکی ترە ئەوێ فەرهەنگی ئەو فەرهەنگی کە پێوترێ بەعام سوسیال دموکراسی لە پشتیە و داشکانە کاتەوە بە شێوەیەکی تر بۆ مبارزاتی کرێکاریە چێتوانە ببەخشن وەختی بە ئێستا جوابی سوالەکە چم تولی کێشە زۆر سپاس دەکەم سپاس هاوڕێکاویگە دەمە لای جەنابەت هاوڕێکانی پرسیاری منەوەیە لە جەنابەت وەکو ژنێک وەکو چالاکێکی بواری ژنان و هەروەکو ئەندامێکی حزبی کۆمونیستی ئێران کە هەم مەسایلی ژنان دۆنباڵەکەی هەم مەسایلی کرێکاری پرسیارەکەی من لێەوە ئەوەیە کە ژنان چن نەخش و دەورێکیان بووە لە بەڕێوەبردننی یەکی مێ و لە بزیتنەوە کرێکاریەکان لە ئێراندا سلااو بۆیەوە بۆ میوانانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە هەروە بۆ بینەرانی ئازیزی ئەم بەرنامە منیش پێم خۆشە سەرەتا پیرۆزباییەکی یارە ڕۆژی جیهانی کرێکاران بکەم لە هەموو کرێکاران لە هەموو دنیا بە تایبەت کرێکارانی ئێران کە لە ژێر زەختی زۆڵم و زۆرێکی فرەن و بەداخەوە شرایەتێکی زۆر زۆر نالەباریان هەیە ئێستا لە ئێرانە پێم خۆشە لەم ڕۆژە یادێک بکەین لە هەموو ئەو کرێکارانە کە لەم ڕێگا گیانی ئازیزیان لە دەستاوە و هەروەها ئەو کرێکارە ئازیزانە لە ئەنوا وەقسامی سنفەکان و ئتحادیەکان و تەشەکلەکان کە بۆ بەدەستهێنانی مافەڕەوەکانی خۆیان ئێستا لە سیاوچاڵەکانی کۆماری ئێستانی وەبانوا وەقسامی اتهاماتی ئەمنیەتی و سیاسی ئێستا مەحرومن لەوەی کە لە یەکی مەی ئەمساڵدا مارشی ئەزیم و گۆرەی کرێکاران لە هەموو دنیا ببینن ڕاستیەکە گەرێرەکمان بێت لەسەر ژنان و یەکی مەی قسە بکەین بەداخەوە ژنان لە هەموو دنیا لە توولی ئەم هەموو ساڵە لە تاریخخانەی تاریخا بوون و ناوێک بەو سوورەتە لە ژنان نەبراوە و مەکتوب نییە کارم بە ڕەهبەرانی گۆرەی کۆمۆنیستۆک و ڕۆزان لوکزامبۆرگ نییە کە جۆنبێشی یەکێک لە ڕێخەرانی جۆنبێشی هەست سەعاتکار بوو بەڵام خۆ ئێمە ژنانێکی مۆبارێزی زۆرمان بووە کە لە پاڵی کرێکارانی پیاو تا بە ئێمڕۆ لە سەرەتاوە مۆبارێزەیان کردووە و تا ئێستش هەر هەنوو ناوێکیان لێ نابرێت و لە هیچ شوێنێکیان ناویان سەرت نابێت لەم بابەتە من پێم خۆشە ئێشارە بکەم بە ئێحتیسابی کرێکارانی نۆد لە ئابادان لە ساڵی 1308 کە ئەم ئێحتیسابە لە یەکی مەی ساڵی 1308 بەڕێوەچوو لەو سەردەمانە کە شرکەتی نۆتی ئابادان بەدەست شرکەتە ئەزیمە گۆرەکانی ئینگلیسیەوە بوو کرێکاران بەعام یانێ ئەوە نەبێ بێژم ئیسە تعدادی کەم بەعام کرێکاران لە وەزعیەتێکی زۆر زۆر خراپا بوون و حتا شوێنی نووسنیان نەبوو ئەکسەرەن تەک بنەماڵەکانیانە لە ژێر داری نەخل بوون و یا بە گەڵای داری نەخل کەپێکیان بۆ خۆیان دروست کردبووە لە سەرەتایی ترین لەوازمی بێداشتی حتا لە یەک دانە دەشوی مەحروم بوون و ئەو کاتانە شرکەتی نۆتی ئابادان شوێنی کرێکاران شوێنێکی زۆر پیس و متعفن بوو و حتا ئەوە دەستمەزدی کرێکاران کەم بوو کە بنەماڵەی کرێکاران لێباسێکی مۆناسبیان نەبوو و ئێمە هەمیشە ئەبێ بەر لە ئەوەی کە ئەم جریانە بگەڕێنەوە ئەوە ئەبێ بزانین کە زۆر بە مثالێکی زۆر سادە
کاتێکە کرێکارێ بێکارە بێ، کاتێکە کرێکارێ ئەخرێتە زیندان، کاتێکە کرێکاری هەڵدەستی کەمە پشتەری کرێکارەکە بنەماڵەی کرێکارەکەن کە هەموو ئەم ئازارە بە پێس و خوێنی خۆیان حیسەکەن و زۆربەی ئەو ئازارانە بۆ ژنەکە نەتەنها ئەرکی سەرشانی ماڵ و بەخێوکردنی مناڵ و حتا خودی کرێکارەکە ها بە سەرشانیۆ بەڵکو زۆر جاریچ هاندەری کرێکاری پیاو بووە بۆ ئەوەی کە معتەرز بێ بۆ ئەوەی کە ئێعتێرازکە هەمزەمان کە کاری خانەگی بێ ئەجر و مۆزدی جەکەن و لە مناڵ بەخێوکردن و لە هەموو ئەوانە ئەوە نیشانەیە وەسە کە ژنان ئەگەر کرێکارێک تێتە دەرەوە دەنگی بەرزەکاتەوە و داوای مافەکانی خۆی ئەکا بەڵێ پستەریا ژنێک هەیە کە هاندەریە، ژنێک هەیە کە بە ئەندازەی ئەو لەم زەجرە لەم بێهۆقوقیە ڕەنجە بە. گەڕینەوە بۆ ئێتسابەکەی ساڵی 1380 ئابادان لەو کاتە کە وەزعیەتەکە زۆر خراپ بوو، کرێکاران تەسمیمیان گرت کە ئێعتسابێک سازمان بن کە ظاهرەن 8 ساعت کاریان نەکرد، بەڵام ساعتکاریان باتەوەجو بە نەهار و بە هاتوچوونیان کە 2 کیلومتر تەک خاپگاکانە فاسڵێ بوو شرکەتەکە ئەبوو بە 11 ساعت لەو هەوا گەرمەی جنوبی ئێرانە کە ئێمە ئیستا خۆمان نەزانین چەنێ گەرمە، بعضی وەخت تا 50 دەرەجە 55 دەرەجەگەی و ئەوان هیچ ئیمکاناتێکیان نەبووە. کرێکاران تەسمیمە گرن کە ئێعتساب بکەن لە یەکینەیە کە ئێعتساب ژن کە چۆن ئێعتساب بکەین تعدادیان هەر کەسێک بنەماڵەی خۆی سازمانەدا و وەختێکە یەکی مەی ئەچنە دەرەوە ژنێک بووە کە من تەنیا لە یەک شوێنە لە خاتراتی نویسەندەیە کە کتێبێکی نووسیە، کتێبی خاتراتی ژیانی خۆی نووسیە بەداخەوە ناوەکەم لەبیر نییە، ناوی زەهرا خەڵکی لۆرستانە و لە یەکی مەی 1308 بەڵنی ژنێک بووە لە تاریخی ئێرانە کە ئەچێتە سەرسەکۆ و بە دەنگێکی بەرز ڕوو بە خەڵکەکە سوخەنڕانیە کاوەیەژێ ئێمە تر ئەم وەزعە قبول ناکەین و ئەم وەزعە ئەبێ تەواو بێت، هەرچونکە ئەو ئێعتسابە لە یەکی مەیە منجەر بوو بەوەی کە زۆری ئەو کرێکارانە لە کارێ خراج بن، بقرێنە لیستی سیاوە تا ماوە لە شرکەتی نەفتا ئیستەخدام نەبن و اینکە زۆربەی زۆریان تەبعید کران و چەندین نەفەریان ساڵهای ساڵ لە زیندان بوون و ئەم نویسەندە ئێژێ زەهرا سەردانی تەبعید کراوەکانی ئەو کەسانە کە تەبعید کراون سەردانیانەکە سەردانی زیندانیان کرێکارانی زیندانیەکە وە غەزایە ببوویان و ئێمە ژنێکی مقاومی ئاوامان هەیەەوە ناوێکی لێ نەبراوە. من پێم خۆش بوو لەم بەرنامە ناوێکە لە زەهرا خەڵکی لۆرستان بکەم و لە توولی ئەم هەموو ساڵە بەتایبەت دوای سەرکارهاتنی کۆماری ئیسلامی ژنان نەخشێکی زۆریان بووە لە ئێعتساباتی کرێکاریە. ئەگەر فرە دوور نەچین ئەتوانین لە ساڵی 1398 ئیشارەکەن بە ئێعتساباتی کرێکارانی حەفتەپە کە ژنان سوقەنڕان بوون، ژنان لە سەفی ئەڤەڵی مبارزە بوون و ئێمە دیمان ئەو شوێنەکە خۆیان ئەیانوت پێ سەنگەر، شوێنەکە کە ئەتوانە بان ئەو شوێنە سوخەنڕانیانە کرد، بان سێنەکە کە سوخەنڕانیانە کرد خۆیان ئەیانوت پێ سەنگەر، ژنان سۆخەنبوو بوون، ژنان کەسانێک بوون کە شعارهایەکی زۆر ڕادیکاڵیانەدا و لە سەفی ئەڤەڵی مبارزە بوون. ئێمە لە کاتی کۆرۆنا دیمان کە ژنانێکی پەرستاری زۆر گیانیان لە ڕێگەی خدمەتکردن بە نجاتدانی گیانی بیمارانی کۆرۆنایی نەخۆشهای کۆرۆنایی گیانیان لەدەستاوە، عدەیەکی زۆر ئێستێختان بوون بە تەرحی 89 ڕووزەوە دوایی وتیان کە کۆرۆنا فروکشی کرد وتیان ئێستێختانتان ناکەن. ئێمە شاهیدی ئێعترازاتی پەرستارانین ئەویش زۆر لە توولی بەتایبەت لە توولی 2 ساڵی ڕابدا و دوای هاتنی کۆڤید-19 کە زۆری ئەو پەرستارانە ژنان مەتوانین بە جنبشی معلمان ئشارەکەین کە ژنان نەخشێکی زۆر پڕەنگیان بووە لە جنبشی معلمانەوە لە سەفی ئەوەڵا بوون و زۆر جار
سخنرانی ئەو اعتراضاتە بوون حتا دانی لە ئاوامەڵی ڕژیم خۆی اعترافی کرد کە ڕەهبەری بە زمانی ئەوان ئەلبەتە اختشاشات ژنانن و ئەوە نیشانەدا کە ژنان زۆر بوێرانە هاتنە سەناو میان بۆ مبارزەکردن لەگەڵ سیستم و لەگەڵ مناسباتێکی نابەرابەر کە هەیە. زۆر سپاس هاوڕێکانی هاوڕە سەلام دێمەوە لای جەنابەت ئەمەیە بزانم کە هونەر و ئەدەبیاتی پێشڕۆ و هونەر و ئەدەبیاتی کرێکاری چه کاریگەریەکی بووە لەسەر بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوە کۆمەڵایەتەکان لە ئێران و کوردستان. بەڵێ وەک دەزانن کاریگەری هونەر و ئەدەبیات وەختێک کە باس لە هونەر و ئەدەبیاتی دەکرێت ئێمە مەبەستمانە هونەر و ئەدەبیات لە ئاستی دنیای شاکاریگەری یەکتری هەیە یعنی هونەر و ئەدەبیات لە وڵاتانی ئوروپایی و لە رووسیا کاتێک لە سەردەمی ئینقلابە جارێک پیا دەکات ئەبینی ئەو هونەر و ئەدەبیاتە کاریگەری دادەنێت لەسەر هونەر و ئەدەبیات لە وڵاتانی ئەس جملە لەسەر نووسەرانی ئێرانی کاریگەری دادەنێ و هەروە کە پێشتر ئشارەم بەو ڕابطە دووسویە کرد لە بینی ئاعترازاتی کۆمەڵایەتی و ڕێخستنی کۆمەڵایەتی چینە کۆمەڵایەتیەکان و لەسەر ئەدەبیات و متەقابلن ئەدەبیات لەسەر بەرەو پێشوونی ئەو مبارزاتە لە ئێرانش لە سەردەمی ئینقلابی 1905 مۆجی ئینقلابی 1905 کە سەر نەکەوت و دواتر لە 1970 سەرکەوت هەر لە دەورانی مەشروتەی ئێرانەوە کاریگەری دادەنێت لەسەر جەهەت و ڕوانگەی نووسەرانی ئێرانی ئەو ئینقلابە و بینی هەر لەو سەردەمۆ قسە لە عداڵات و قسە لە مەفاهیمێکە کە مربوط بە ژیان و مبارزاتی تەبەقەی کاریگەرە لە ئەدەبیاتی ئێرانیشا دەکرێت. دواتر بۆ سەردەمێکی دوور و درێژ ئیمکاناتێک و ڕێکخستنێک کە حزبی توودە لە ئێرانە وەکو حزبێکی چەپ و کۆمونیست ئەو ئیمکانات و ڕێکخستنە ئەخاتە اختیاری نووسەران بۆ ماوەیەکی دوور و درێژ جددیترین نووسەرەکانی ئێران داهێنەرترین نووسەرەکانی ئێران و مەوجێکی فەرهەنگی ڕووناکبیری لە ئێران لەژێر کاریگەری حزبی توودا دەبێت و هەتا ئێستاش هەتا مخالفینی چەپ مخالفینی چەپ کە قسە دەکەن لە مەحافلی جۆرا و جۆر لە فستیڤالهای جۆرا و جۆر بە نووسین بە قسەکردن ئەوە دەڵێن کە کاریگەری ئەو مەوجە چەپە لەسەر فەزای ڕووناکبیری ئێران هێشتا نەسراوەتەوە یعنی ئەو نووسەرە جددیانەی کە هەمومان دەیان ناسین لە ئەحمەدی شاملوو حتى صادقي هدايات غلام حسيني سعدي سمدي بهرنجي سعيدي سلطانپور ئەمانە هەر کامە لە دیارترین نووسەرانی ئێرانن بزرگی ئەلەوی عەلی ئەشرەفی دەرویشیان ئەمانە هەمووی بەشێک بوون لەو مەوجەی کە لە سەردەمی مەشروتەوە دەستی پێکرد دواتر لە ڕێگەی حزبی توودەوە زیاتر ئیمکانی خۆدەربڕینی بۆ ڕەخسا وەکو ئەوەیش دەزانین چینی سەردەست هەمیشە ئیمکاناتی دەربڕین چاپ بڵاوکردنەوە باشترین ئیمکاناتی بەدەست چینی سەردەستەوەیە تەبیعەتەن دەرباریش ئەدەبیاتی دەرباری و هونەرمەند و گەرایشێکی هونەری کە بابی تەبعی خۆیەتی زەمینەی بۆ فەرهەم دەکات بەڵام حزبی توودە وەکو حرەکەتێکە لە ئێران ڕێخست بوو کاریگەری هەبوو و ئیمکاناتی چاپ و ئەوەیە بوو حزبی توودە توانی ئاسانکاری بکا بۆ ئەو مەوجە ڕۆشنفکریە و ئەو مەوجە ڕۆشنفکریش تەبیعەتەن ئەدەبیاتێک کە نووسراوە هەمووی مەفاهیمێکی لەو پەڕیداهێنانە ئەڵبەتە هیچ بە ئەدەبیاتێکی سەرحی و شعاری نەبوو مەفاهیمێکی لە عینی حاڵا پێشکەوتن خوازانە مەفاهیمێک کە تۆ سەیری دەکەی لەو ساڵانەدا هەمووی هاندانی مبارزە هاندانی یەکگرتووی هاندانی هەمووی ئاگاهگەری لە موردی حقوقی کرێکاری مافی کرێکاری لە موردی ڕەنجی تەبەقەی کاریگەر و خەڵکی بێبەش لە ئێران لە موردی مافەکانی ژنان لە موردی مبارزاتێک کە دش بە ئێستبداد دەکرێت تەواوی ئەو مەفاهیمی کە بە نەوعێک مربوط بە تەبەقەی کاریگەر ئێرانە
و لە عینی حاڵێوا لە حازی داهێنانی فۆرمیشۆ ئەحمەوی شاملو و نیمایوشیش کە لە دیارترین سیماکان بوون لە داهێنەرترین کەسەکان بوون کە نیمایوشیچ شعری نیمایی داهێنا و شاملو شعری سپیدی داهێنا کاسن داهێنەری سەبکێک بوون فروغی فەرڕوخزاد ئەمانە مەوجێکن کە هەتا ئێستاش ئەگەر سەرنج بدەن لە تەلەڤیزیۆنی ئێرانە کە بەرنامەیەکی کۆمدی دروست دەکەن ناوی ژنەکە بۆ گەمەکردن بۆ بەگەمەگرتنی ناوی فروغی فەرڕوخزاد ناوی شخصیەتە کۆمدیەکە ئەنێن فروغ لەبەرەوە ئەبینین ئەو مەوجە لە ئێرانە کاریگەریەکەی وەکو باس کرا دەبینین چۆن بووە و خودی کاریگەریەکەشی کاریگەری بووە ئەو کاریگەریەی کە ئەو مەوجەی لە ئێران ڕێکخست کاریگەریەک بوو کە لە ئەنقلابی ئۆکتۆبر دەیگرێ و لە تەواوی داهێنانێکە لە هەموو ئەدەبیات و هونەری تۆ لە ئاستی هەر لە زۆر قەدیمترۆ چاڵی چاپلی مایە کورسی هەموو هەتا لە تەڕاحیە لە تەڕاحی و نەقاشیە ئەمانە هەمووی کاریگەریەکەی لە ئێران دەبێ و ئەو کاریگەری دووسویەکە حزبی تودە و حزبی تودە و بزوتنەوەی کرێکاری ئێران هەیەی هەیەە لەسەر یەکتین لەگەر ڕووناکبیرانی چەپی ئێرانی دواتریش کە دێتە کوردستان لە کوردستانە ئەو بزوتنەوەی کە کۆمەڵە ڕێبەرایەتی کرد ئەو بزوتنەوەی کە کۆمەڵە جوابی داوە بە خەلەئی نەبوونی بزوتنەوەیەکی تەبەقاتی جنبشێکی تەبەقاتی لە کوردستان وەختی کۆمەڵە لە حازی سیاسی و ئیجتماعی و جوابی داوە و ئەو زەمینە عینی و مادیە بوو کۆمەڵە ڕەهبەرایەتی ئەو جنبشەی کرد لە عینی حاڵی بشە ئەبینی مەوجێکی ڕووناکبیری داهێنەرانەی چ لە بواری سرودی شۆڕشگێڕانە و موزیکی شۆڕشگێڕانە چ لە بواری هوەر و ئەدەبی کرێکاری بە کۆمەڵە و بۆ بزوتنەوەی کە کۆمەڵە ڕێبەرایەتی کرد لە کوردستانە هاتە ئاراوە بۆ چونکە خەڵکی کورد لە کوردستانی ئێران بێبەش بوون لەوەی زمانی دایکیان بخوێنن و کۆمەڵە لە ڕێگەی رادیۆوە ئەو هوەر و ئەدەبیاتەی لە ڕێگەی رادیۆوە دەکرد بە بەرهەمی سەوتی و لە ڕێگەی سرودەکانەوە دەیکرد بە بەرهەمی هوەری ئەبینی بوو هەموو ئەو سرودانە هەموو ئەو شعرانەی کە لە ناوەندی هوەر و ئەدەبیاتی کۆمەڵاوە گروپی سرودی بانگەواز بەرهەمی دەهێنا چوە سەرزاری کرێکاران چوە سەرزاری کۆمەڵانی خەڵک لە کوردستان هەتا من بۆ خۆم زیندان بینیومە هەتا لایەنگرانی حزبەکانی تر سرودەکانی کۆمەڵیان لەبەر بوو ئەوەندە چوە سەر زاری خەڵک و تەبیعەتەن ئەو سرودانە و ئەو بەرهەمە هوەریانەی کە لە ناوی ئەو ناوەندە هوەریە ناو کۆمەڵەدا بەرهەم هات توانی لە کوردستانە کاریگەری ببێ لە بەرەو پێشچوونی خودی بزوتنەوەکە ئەوەندەی تر کۆمەڵی بەهێز کرد ئەوەندەی تر پەیامی کۆمەڵی ڕوونتر و ڕۆشنتر گەیان بە کرێکاران لە کوردستان و ئەلبەتە بەداخەوە لەم ساڵانەی ئاخیرا لەم یەک دوودەیەی ئەخیرا کە بزوتنەوەکە کۆمەڵە دوور کەوتوەتەوە لە دەریای جەماوە فیزیکە نییە لە ناوجانە وەکو سەردەمێک کە شەڕی پێشمەرگانە هەبوو پێشمەرگە دەچووە ناو ئاواییەکان و هەتا پێشمەرگە شانۆی ئیجرا دەکرد بۆ خەڵک ئەبینی تۆزێک دامرکاوە بەڵام ئەو نمونە مێژوویە و ئەو کاریگەری مێژوویە هەمچنان مۆدلێکە و ئۆلگویەکە کە هونەرمەندانی ئەمڕۆی ناو کۆمەڵە دەتوانین لێ و فێربین و دەتوانین مەسیرەکەمان لێ ڕۆشن بێ چۆن هوەر و ئەدەبیات بخەینەوە خزمەت و کاریگەری بکەینەوە لە خزمەتی بەرەو پێشچوونی بزوتنەوەی بەرهەقی کرێکاران و خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە کوردستان. زۆر سپاس هاوڕێک کاوادێم و لای جەنابێت چ پەیامێکت هەیە بۆ چینی کرێکار لە ئێران و لە کوردستان ئێستا کە لە سەربەندی بەڕێوەبردنی ڕێوەسمەکانی یەکێنەی هەموو جیهان؟ وڵا هەورێزانە کەسێکی وانیم کە پەیامم بێ ئەو ئینسانە زەحمەتکێش و کاردانانە کە خۆیان لە عەرسەی مبارێزەن فرە باشتر لە من و ئەمساڵی من ڕێگەی مبارێزەکردن و تاکتیکەکان و هەموو ئەوانەیە تەشخیص دەدەن باشتری لێزانن و نسخە پێشان لە دوورەوە نەباشە و
کارێکی بە ئیسلا کاری ئەباتە بەرەوە. بەڵام بەش بە حاڵی خۆم گەرەکمە یەک دوو نوکتە باسکەمەویشەوەیە کە من پێم وایە ڕۆژی کرێکار ڕۆژی بە ئیسلا کولەن قشرێکە تەبقەیەکە کە مزدبگیرە، ئەتوانێ فەرهەنگی بێ، ئەتوانێ بازنشستە بێ، ئەتوانێ دکتۆر بێ، ئەتوانێ مهندس بێ، ئەتوانێ هەموو ئەمانە لەبەر بگرێت. یعنی فقط مختص بە کرێکار وەکو کرێکار کە لە جامعە بە ئیسلا جێکۆتووە نییە، قشرێکە مزد دەگرێت، ئەویش خۆ تعریفێکی خاصی هەیە، مزدبگیرە، نیروی کاری ئەفرۆشێ، یاکەتێ توانی ئەفرۆشێ، یاکەتێ وەختی ئەفرۆشێ، هەموو ئەمانە. ئومێدەوارم کە ئەمساڵ شاهدی ئەوە بین کە ڕۆژی لە سەفەکانی ڕۆژی مەی ڕۆژی جەهانی کرێکار لە هەموو دنیا توولانی تر بێ، خەڵکانی تر فرەتر پێوەز بن و بخصوص لە جامعەیەکیش کە ئێمە بە ئیسلا لەباری جغرافیایەوە چوارچێ بە ئیسلا مختص ببین و فعالیەتی عەسڵیمان ڕووبەوە جامعە سەوانە. فقط دەتوانمەوە ئاواتوارەزبم بێ و ئومێدەوارم کە هیچ مشکلێکیان بۆ پێش نێ. دیارە سیستم و ڕژیمی جمهوری ئیسلامی بە هەر شتێک کوچکترین شتیان بەهاناگرێ و لە هەر لەیسۆکە یەک دوو ڕۆژی ماگە بە ڕۆژی جەهانی کرێکار چووکە سۆراغی ئەغڵەبی کەسانایەکەوە کە خۆشناون کە خەڵک ئۆتۆریتیان قبوڵەکە کە توانن کارساز بن، اختاریان پێداونەوە یا شادیش بە ئیسلا بازداشتیان کردبێ. بەڵام خۆشبەختانە بە تاکتیکایەکی کتابەت هەیە، خەڵکانێکی تری زۆرتر هەیە لەوەی کە ساڵانی ڕابردوو بووە، ئەم احترازاتە هەر بەڕێوە چێ ڕۆژی بە ئیسلا ڕۆژی جەهانی کرێکار متمەئن و هەر سەفەکەی توولانی ترە بێ. و یەک تریش کە مهمە بەڕاستی کە ئەوەی کە فرەتر ئێنەرژی ئەگرێ لە بە ئیسلاح چینی کرێکار و طبقەی مزدبگیر ئەو بڕێشتی فرە سادەست کە ئێنەژیان ئەگرێ و ئەتوانم ڕێجاکاری مشترک پێکەوە نەکەن و حتا لە ڕۆژی تەعسیری تایبەتی چێوێ لە ڕۆژی جەهانی کرێکارە ئەوی جە بگومەگوانە لەسەر شتایەکی چکۆڵە مەسەڵەن کە شتی شکۆڵە گەورە بێتەوە لەسەر شتایەکی خاص بە تەفاهم ناگەیەن ئەو جۆرەشتانە ئەوە بە نەزەری منەوە نییە کە بنیان بێژە یەکسەر لە بیریکەین، بەڵام جێ ئەو جۆرەشتانە شوێنێکی ترە، جێ فشتەمای شوێنێکی ترە. هەر کەسێک کە بە شێوەیە لە شێوەکان زۆڵمی یەشێ لەو جامعە بە نەزەری من جێ و شوێنی ئەوەسەر ڕۆژی کرێکار لەو سەفە بەشداری کات و وەزنەی بێ. ئومێدەوارم فشتەمایەکی ڕۆژی جەهانی کرێکارێکی باش و سەفێکی توولانی و پڕجەمیەت بەڕێوە بچێ و هیوای ساخ و سڵامەتیمەیە بۆ هەموو فعالینی کرێکاری و فعالینی ئەو عەرزە. زۆر سپاس هاوڕێکاوان. هاوڕێکانی باتۆجوو بەوەی کە ئێستا ژنانی کرێکار لە ئێرانە دیارە لەباری ڕێژە و جەمیەتەوە ئامارێکی زۆر لەخۆگرن و وەزیەتی کرێکاران لە ئێرانیشە باتۆجرۆ وەزیەتی معیشەتیەکە هەیە، وەزیەتێکی زۆر جالب نیوە، زۆر لەباری معیشەتیەوە لەژێر فشاردا. چەند داخوازیەکت هەیە لە ژنانی کرێکار لە ئێرانە لە سەروبەندی یەکیمەیە؟ من گەرەکمە بە هەموو ژنان وەکو ژنی بێژم کە ئێمە هەر بە مناڵیەوە فێرمانەکەن کە کاری ناوماڵ بکەین، کارێکە هیچ مۆزدێکی نییە. تا زمانێکە ئەمرین ئێمە ئەو کارەکەین بێ هیچ مۆزدێک، ئەوە ئەبێ دانی لە داخوازیەکان بێکە کاری ماڵیش وەکو کارێک بە ڕسمیەت بناسیێت و حقوقی بێ و ژنانی خانەدار بیمەیان بێ. ئێمە ئەبێ بزانین من هاوڕێکاوە لە ئەوڵین جوابەکەی ئاوتی من نایژم اتحادیۆش رابە بە نەزەری من اتحادیەکان کرێکاران سۆقەدا بەرە ڕێفۆرم و ئەوە زۆر خراپە. من ئیسە نایژم هەموو شتێک اتحادیەش شتایەکی مثبەتی هەیە، بەڵام ئەبێ زۆر وریابین کە
ئێمە دەرگیری اتحادیەکان نەبین و مطالباتی ئێمە لە چوارچۆی ڕێفۆرمە جواببوو نەبن بۆمان وێمە قانع نەبین بە ڕێفۆرمەکان وەلیم ژنانە بێ لە ژنانی خانەدارەوە ئێمە ژنانی کرێکارمان زۆرە ڕاستەکەن ئێوە بەڵام بەداخەوە ژنان بەعام مەجبورن کە تەن بە کارهایەکی غێری ڕسمی بن ئەلان 80% ژنانی سەرپەرستی خانەوار لە ئێرانە کە ڕێژێژیان زۆر ها لەسەرۆ کارهای غێری ڕسمیەکەن کارهای وەکو قاڵی بافی کارهای وەکو منجۆقدوزی دوورکاری کارهایەکە لە ناو ماڵە هەمزەمان کە خەریکن مناڵەکان یان بەخێوەکەن وا خەریکن خانەداریەکەن کارهایەکەن لە ناو ماڵاکە دەستمزدێکی زۆر زۆر کەمی هەیە شامڵی هیچ بیمەیەک نابن زۆربەی کرێکارانی ژن لە کارگەهایەکی ژێر 10 نەفەر کارەکەن کە هیچ قانونیکارێک شامڵیان نابێ هەرچونکە قانون هیچ حمایەتێک لە کاری ژنان ناکا ئەوە هەمزەمان کە پێی خۆش نییە ژنان بێنە ناو بازاری کار بەڵام ژنان لە توولی ئەم 3 ساڵەی ڕابردووە بە مبارزاتی خۆیان بە مبارزات تەک هەموو مناسباتێکە کە لە ناو جامە هەیە توانیانە بێنە ناو بازاری کار بەڵام حتا لە ژنانیش ئیستیفادەکان بۆ ئەوەی کە دەستمۆزدی کرێکاری تا بێنێتە خوارەوە و ژنان حتا ئەگەر ساڵهای ساڵ کار بکەن بیمە ڕەتکەن لەوە مەحروم کە بەنا بە هەر دەریلی گیانیان بەدەستا بیم ئەو بیمە سامڵی مناڵەکانی ژنان نابێت و هێشتا لەوە بگذەرین کە ژنان لە مەحەلی کارە ئەنواوە قسامی خصومەتها لە جسمی و کەلامی و جنسیەوە بگرێت تا ئەنواوە قسامی بێحقوقیە کە لە حەقی ژنان ناکرێت بۆیە من داواکەم لە ژنان بێنە دەرە ئەم ڕۆژی ئێمەیە بە قەڵی ئێلێنۆر مارکس ما بیشۆمارانین ئانان ئەندەکەن ئێمە زۆر زۆرین ڕۆژی ئێمەیەوە ژنانەوە بزانن کە ئەبێ لە پاڵی ژنان پیاوان یەک تەبەقن و ژنان ئەبێ بزانن کە پاڵ بە کرێکارانی پیاو بن و جنبشی ژنان و هەموو ئەو جنبشانە لە پاڵ یەک هاتووانن بە مطالباتی واقعی و حقوقی خۆیان بگەین و من داواکاریم لە ژنانەوەسە کە لەم ڕۆژەدا بێنە دەرەوە و بەدەنگێکی ڕەسا خیابانەکان بێرنە لەرزە بەدەنگێکی ڕەسا داوای مافەکانی خۆیان بکەن خیابانەکان بێرنە لەرزە و یەک شتریشمان لەبیر نەچێ ئێمە ئیمساڵ هەرواکە هاوڕێکاوە ئشارەیەکی کرد کە عیدەیەکی زۆر لە کرێکارانمان هەرواکەوتی مۆزدوەگیرن ئیسا چه معلمان بێ چه پەرستاران بن چه بازنشستگان بن ئەمە کرێکارانی زۆرمان ئیمساڵ لە هەشتیم لە یەکی مەی ئیمساڵە لە زیندانن داوای ئازادی هەموو ئەو کرێکارە زیندانیانە بکەین یەکێک لە دروشمە ئاسەڵیەکانمان ئەوە بێ و پێشم خۆشە لێرە ئشارەکەم بە بەیانیە فعالینی ژنی سنە کە بەیانیەکی زۆر رادیکالە درۆستە کورتە بەڵام زۆر رادیکالە لەناو ئەو بەیانیا ژنان داوایان کردووە داوای حقوقی بەرابەریان کردووە داوای ئەویان کردووە کە بیمەی بێکاری بێ بۆ بێکاران داوای ئەویان کردووە کە کار تامینکەن بۆ کۆڵبەران بیمەی بێکاری بن بە کۆڵبەران و زۆر دەرخاستایەکی رادیکال و بەجێ بووە لە بەیانیەی فعالینی ژنی سنەکە دوێ کە بڵاویان کردەسەوە و من هەر لێرە دەستخۆشیان لێەکەم و هیوادارم یەکی مەی ئەمساڵ سیستەمی سەرمایەداری بە هەموو ئەوانۆڵیۆ بزانێت کە کرێکار ئەگەر گەرەکی بێت زۆر ڕەحەت دەتوانێت ئەوان بڕوخێنێ فقەت کافیە ئیتحادیان بێ یەکدەنگ بن و بێنە ناو شەقامەکان. زۆر سپاس هاوڕێکانی و هەروەها سپاس بۆ ئێوە هەموو میوانانی خۆشەویست و هەروەها بینەرانی بەڕێز من پرسیارێکی تایبەتم نەماوە پێم خۆشاگەرەوە شتێک ماوە کە نیازە ئیزافەیکەن بە بەرنامەکە باسی بکەن بفەرمونون هاوڕێ سەلام فەرموو جەناب ئەگەر شتێک ماوە کە باسی بکەیت. کاکزانە گیان شتێکی تایبەت نەماوە هەموو ئەو شتێکە پێویست بووترا من هەر لە کۆتایی بەرنامەکەیشتا پیرۆزبایی دەکەم لە کرێکاران و ئارەزووی
یەکیمەیەکی بەشکۆ و کاریگەر دەکەم وادارم مەراسمەکان یەکیمەی ئەمساڵ مەراسمێکی تاریخ کاریگەر بێت چاوەڕوانی بینی و دووبارە پیرۆزبوونی خۆتان و لە بینەران دەکەم. زۆر سپاس هاوڕێکم. سپاس قسەکی تایبەتم نییە و دەستی ئێوە خۆش بێت و بە هیوەی ڕێپێوانێک و بە ئیسلاح ڕۆژی کرێکارێکی هەرچێ پڕ تەعدادتر سەفەکەی دوور و درێژتر. زۆر سپاس هاوڕێکانی. زۆر سپاس بۆ ئێوە بۆ داوەتەکەتان بۆ میێوانە عەزیزەکان و هەروە سپاس بۆ بینەرانی خۆشەویست کە تام کاتە لەگەڵمان بوون. جارێکی تر پیرۆزبایی یەکیمەیەکەم بە هیوایە ڕۆژەکە یەکی مەیەک ببینین بە چاوی خۆمان کە ئەم ڕۆژە داوای مطالبات و حقوقی خۆمان نەکەین بەڵکو ئەم ڕۆژە جێشن بگرین بۆ ئەوەی کە حقوقێکمان نەماوە کە داوای بکەین. زۆر سپاس بۆ بەشداریتان، زۆر سپاس بینەرانی خۆشەویست بەم جۆرە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە. جارێکی تر یەکیمەیتان پێ پیرۆزباییەوە. هەر بژین بەتانەدات.